بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوەی ئاجز و خۆشەویست بەڕێزان. دوانگەی خەڵک مینبەرێکە بۆ دواندنی ئێوەی ئاجز و خۆشەویست، مینبەرێکە بۆ ئەوی ئێوەی خۆشەویست لەسەر تەوەرەکانی بتوانن سەرنج و تێبینی و ڕاکانی خۆتان دەرببڕن بۆ ئەوەی کە ئێوەش بەشدار بن لەو تەوەرانەی کە لە بەرنامەی دوانگەی خەڵک ئێوەی هاوڵاتیدا دەوروژێندرێت دەتوانن ئێوە سەرنج و تێبینی و پێشنیارەکانی خۆشتان بڵێن لەسەر تەوەری بەرنامەکان زۆر جار. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک لە پێناو گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا پێویستە چی بکەین؟ ئەوەی کە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان گوزەراوە ئەوە بووە کە کۆمەڵێک هێز دەسەڵاتیان گرتوۆتە دەست. یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 92 پێکێنراوە پەرلەمان و کۆمەڵێک موئەسەسە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان وە لەناو کورددا بەم شێوەیە دامەزران، بەڵام لە ماوەی ئەم 27 ساڵی ڕابردوودا کە هیچ دەسەڵاتێک لە سەروی دەسەڵاتی کورد خودی خۆی نەبووە لەم ناوچانەی کە کورد تایدا حکمی کردووە، هاوڵاتیان گلەی و گازندەیەکی زۆریان لە ئەدای حکومڕانی دەسەڵاتی کوردی هەبووە. لەم مابەینەدا لەم نێوانەدا هاوڵاتیان دائیمەن گلەییان کردووە، دائیمەن داوای گۆڕانکاریان کردووە لە حکوومەت لە کارەکانیدا، لە چۆنێتی بەڕێوەبردننی ئیش و کارەکانیدا. لە دوای ئەوەی کە هاوڵاتیان بەم شێوەیە نائومێد بوون، کۆمەڵێک هێز دروست بوون کە پێیان وترا هێزی ئۆپۆزیسیۆن، ئەوانەی کە بەرهەڵسکاری ئەم دەسەڵاتە بوون و داوای گۆڕانکاریان لە سیستەمی حکومڕانی کرد بۆ پێی کە ئەم هێزانە گەیشتونەتە ئەو قەناعەتی کە لە 27 ساڵی ڕابردوودا ئەم حکومڕانێتیە، ئەم شکڵە، ئەم فۆرمە، ئەم جۆرە نەبووە کە هاوڵاتیان دارەبێت. دیارە دەسەڵاتدارانیش بەم جۆرە ڕازی نەبوون بەم شێواز و حکومڕانی کە لانی ئۆپۆزیسیۆن کردوویەتی. کاگاوکار لەگەڵمانە لە سلێمانیەوە. فەرموو کاگاوکار. کاگاوکار لە سەی سادقەوە لەگەڵمانە بوو بوورە. فەرموو کاگاوکار، سڵاوی خواتان لێبێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە؟ پێویستە لە پێناو گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا چی بکرێت؟ دەستی خۆش خۆش بۆ تەوەرەکە، بەڵام ڕای من بە قەناعەتی من هیچ گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستانە نە ئەگەری هەیە، نە لە کارایە، نەکارێکی بۆ کرێت. لەبەرە ئێمە خاوەنی دوو حیزبی دەسەڵاتین، خاوەنی دوو بنەماڵین. پێم خۆش نییە یعنی ئەگەر بێتە باسی شەخص ئەتوانم ناوی هەموو شتێ بەرم، ئەتوانم هەموو ناوی هەموو تاکێ بەرم، بەڵام پێم وا بێت هەڵدان بە شەخصا و ناوی شەخصتن شتێکی جوان نییە ناوزڕاندن. بەڵام ئێمە خاوەنی دوو بنەماڵین کە لە هەرێمی کوردستانە دەستیان گرزە تەنانەت ئەو هەوای شاکە خەڵک هەڵی ئەمژێ. لەبەر ئەوە ئەگەر بەدە زیاتر یعنی دەسەڵاتیان هەبێ و ئەگەر بتوانن حکومێکی زیاتر بکەن، قەناعەتم هەیە لە ماوەی شەوڕژێکە ئەتوانن ئەو 5 ملیۆنە کوردە هەر پێ بگەێنە ناوبەرن. هیچ بڕایەکمان نەماوە، نە بە پەرلەمان، نە بە سیاست، نە بە خەبات، نە بە زۆر باش هەر شتێک لەبەرەوە عەزیزەکەم ئەم وڵاتە پێویستی بە گەنجە، ئەم وڵاتە پێویستی بە کۆمەڵە خەڵکی خوێنگەرم و لاکە. من گەنج دەزانم لە ئەم هەرێمی کوردستانە هەوڵیاوە ژیانی تەرخانگرۆ هەتا سعادی بەدەستێناوە هەیە. ناکرێت تۆ لە وڵاتێکان بشیت بڵێ هەموو مەزراوە کە حکومەکان ئەوەی کە پێویستە ئاگادار مەزرە تەنیا با دکتۆر بێ یا حاکم بێ. لە دەنگی منە، من دەمەوێت پرسیارێکی لێ بکەم. سەرنجەکانی تۆ گەیشتن. کاگاوکار تۆش گوێ لە من بگرە بزانە من دەڵێم چی. گوێ لە دەنگی منە؟ زۆر باشە کاگاوکار، بە لە یەکتر تێبگەین. لە بەرچاوی خۆت لە ژیانی خۆتدا کۆمەڵە کەسانێکت بینیون گەیشتون بە پلەی سەرکەوتن، کۆمەڵک مەراحلی قورسی ژیانیان بڕیوە. ئایا ئەم جۆرە کەسانە لە یەکەم هەنگاویاندا کاتێک کە هەنگاویان ناوەڕاستە و خۆ بەم سەرکەوتنانە گەیشتون یاخود زۆر جار تێک شکاون و هاتوونەتەوە خوارەوە؟ پرسیارێک لە بەڕێستان دەکەم، ئەویش ئەوەیە کاکاوکار ئەگەرێتەوە بۆ ئەوەی هیچ پاڵپشت و پەنایەک نییە ئەم خەڵکە پاڵی پێوەیە. من لە بەرنامەیەکی ڕاستەوخۆ لە بەرنامەیەکی کورتماکسەوە جێگری سەرۆکی حکومەت بانگێش کرا بوو بۆ بەرنامەکە، وتی من پێم خۆش نییە هەر گەنجەکە کۆلێش تەواوەکە هەشت تەواوەکە داوای دامەزران لە حکومەتکە بعد بە خاوەنی کۆمپانیا یعنی لە قەناعەت و تەوەقع
سەرۆک جێگیری سەرۆکی هەرێماوایە ئەم خەڵکە کەزان گۆتەوەکە یا کوڕی بازرگان یا کوڕی دەوڵەمەند یا کوڕی بەسەکەدا من لەگەڵ سەرنجەکانی بەڕێستاندا تێمانی هەرێ شوتی بارەکە بۆ ئەوەی کە لە زستانە بتوانێت کۆلێژ یا زانکۆ بێ بابڕێوە بە چی کۆمپانیادا مەزێت بەڵام سەرنجی کۆتایی ئەوەی ئێمە لە ئێستادا لە هەرێمی کوردستان گەیشتونە تا خاڵێک نقطەی کۆتایی ئایا بڕیار لەسەرەوە بدەین بە یەکجاری ئێمە ناومێت بین و هەمیشە لە شکستدا بژین تاوەکو و تەمەنەی ماومانە یاخود بە فیعلی دەبێ بە جۆرێکی دیکە ئێمە هەڵسینەوە و بڕوا بەم قسانە نەکەین کە لە پرۆسەکانی ژیاندا و سیاسەتی شۆکوکایەک لە کاکانی ژیان تایدا ناومێت بین بێگومان ئەگەر دوو کەس سیاست بەرامبەر یەکتر بکەین ئەگەر کەسی دووەمیان ناومێت بوو ئەوە تا کەسی یەکەمیان بەسەری دازاڵ بووە لەم بابینەدا هاوڵاتیان کەسی دووەمن ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر سیاسەتی هێزەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر بێت و ئەوان بەڕاستی بەم جۆرە ناومێت بن کەواتە ئەوەی کە دەوترێ هێزەکان کۆمەڵک کۆمپانیان بە فیعلی دەبن بە کۆمەڵک کۆمپانیە و هاوڵاتی هیچ دەسەڵاتێکی لە کایەکانی ژیاندا نامێنێ هیوادارم ئەم جۆرە بیرکردنەوەیە هاوڵاتیان بتوانن زیاتر تێیدا قوڵ ببنەوە بزانن داخۆ دەرەنجام خراپەکانی چین کاکاوکار لە سەی سادەخەوە سپاس بۆ سەرنجوو ئەگەر کاتی خەڵک نەگرم هیوادارم یەک دەست کاتم بەرێ برازی دەکەم ئێمە گەشتە سەناعەتی کە حیش شتێک نەماڵیانی بڕوامان پێ بێ فەرمو بزوت فەرموو کاکاوکار کاکاوکار کاگاوکار دەنگی تۆ باش بە من ناگات هاوکارانم دەڵێ پەیوەندیەکەی بەداخەوە من حەز دەکەم کاتی تەواوت پێ بدەم بەڵام خەلەلی تێکەوتووە کاک سوارە دەمێکە لەسەر هێڵی پەیوەندی وەستاوە کاک سوارە سڵاوی خواتان نێبێ بەڕێستان سەرنج و تێبینیەکانتان فەرموون علیکم سڵاوی خی گەورەش لە جەنابەت و لە تاوی بینەر و لیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت زۆر سپاس بۆ بەڕێستان وڵی بەڕێزم وەکو ئەوەی کە ئەم دەموو چاوەسوانە چەند جارێک ئەمە دووبارە ئاکەنەوە یانی سەیرە دوێنێڵێ بڕۆن لە بازاڕە کار هەیە بڕۆن کار بکەن ئەمڕۆڵێ هەلی کارتان جا و هەلی کارە نازان بۆ خۆیان ئەدۆزنەوە یا بۆ گەنجی ئەدۆزنەوە ئەمە شتێکی پێکەنی ناویە ئەمە یەک دوایەوە ئەوان 4 ساڵە لە دەسەڵاتان کێ موچە و بوجە و پاری ئەم سامانی ئەم وڵاتی خوددا و حەپەلوشی کرد ئەمانە کێ بوون پارەی ئەو هەموو ڕسمەی کە ئەڵێ هەمیڵی فەرچی سێ بە چوارە هەڵواترا لە جادەکانە ئەگەر بیاندا بە کۆمەڵێک بەرمێنە نەوت و بیانە بە ماڵە هەژارەکان باشتر نەبوو لەو دیعایە زەبەلاحیکەیکەن ئایا ئەمانە ئەم پارێزە بەلاحیکە ئیسایەن بەم هەموو ڕسمە گەورە گەورە ئەڵێ فەرشی سێ بە چوارە کەواتە خودی ئەو ئیسرافەی کە لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردندا دەکرێت ئەمە جۆرێکە لە درۆ لە گەڵ هاوڵاتیاندا ئەی سەرنجت چییە لەسەر ئەو هێزانی کە بڕیاریان داوە ئیسرافێکی زۆر لەم بابەتانەدا نەکرێت مەگەر کەسێک کەڕ بێت کوێر بێت لاڵ بێت ئەوە نەزانێت کە درۆیە ئەوە درۆیەکی ئاشکرایە هیچ ینی شاردنەوەی نییە هیچ مەگەر کەسێک کەڕ بێت کوێر بێت لاو بێت ئەمە نەزانێت بەڕاستی ئەمانە هەر لەسەر درۆ دروست بوون هەر لەسەر درۆژەمرێن چونکە ئەوە وەزیە و خاڵکەیەکە بینن ئەوە ڕێگەڵبانە ئەوە حاڵی مەعاشخۆرە ئەوە ریفراندۆم و خیانەتی 16 ئۆکتۆبەری کەرکووکە ئەوە موشکەکانی کۆیە سایتت زانە لە بێ موشکانە چی تەجوریەتر ئەکرێت من باوەڕم بە هیچ شێوەیەک باوەڕم بە دەنگان نییە بەڵام وەکو ئەوەی کە ئەمڕۆ تازە هەر مەجبوری ئەو دەنگە هەرێن بە حەق بەڵام من باوەڕم بەهێز هەیە باوەڕم بە هیچ شێوەیە بە دەنگان نییە گۆڕانکاری بە دەنگان ناکرێت بەڵام من باوەڕم بەهێز هەیە ئەبێ هێز دەبێت زووتنەوەی گۆڕانەوە بە معارەزانە لەمە پێش هەندێک هاوڵاتی تر لە سەرهێڵی پەیوەندی وەستاون سپاس بۆ سەرنج و تێبینەکان سەرنج و تێبینەکانی بەڕێستان گەیشتن کاک شێرکۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە فەرموو کاک شێرکۆ کاک شێرکۆ جان باشی بەڕێستم کاتت باش هەموو کاتێکتان باش بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە لە پێناوی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان پێویستە هاوڵاتیان چی بکەن بەڵێ سەرەتا کاکە سوارە زۆر گەرم و بڵێن گەرم و گوڕەشی زۆر بەچوتی پێوە دیار بوو دڵم کاکە سوارەجا ئەم ئارامی تۆ ئەم خۆشگوزەرانی تۆ ئەم وەزعی تۆ ئەم لەم بەم کەش و هەوا ئارامی تۆ لە سای یەکێتی نیشتمانی کوردستانەوەیە ئەوە چاک بزانە من بۆ قسە ناکەم بڵێم وڵای بۆ
قسەیەکی بکەم بەڵام گوێ بگرێت ئەبێ ئەوەشمان لە بەرچاو بێ بڕۆ تەماشای شارەکانی بەغداد بکە بڕۆ تەماشای بەغدادی پایتەخت بکە کە ملیارها دۆلاری گەندەڵی و فەزیلیتی ئەکرێت کاک شێرکۆ لە ناو قەوسێکدا گوێ لە برای خۆت بگرە ئایا ئێمە دەبێ هەرێمی کوردستان کە 27 ساڵە دەسەڵاتەکەی لە غەیری کورد هیچ دەسەڵاتێک لەسەر خۆیەوە نەبووە بەراورد بە بەغداد بکەین کە ئەجێندای جیهانی و وڵاتانی هەرێمەتی تێدا ڕوودەدات و سەرکردەکانیشی بەویستی خۆیدا ناندرێن پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە هاوڵاتیان لەم دوو دەسەڵاتە لەم دوو هێزەی هەرێمی کوردستان بێزارن مافی خۆیان نییە ئاشت بەڵام مناڵ مافی ئەوەی هەیە لەگەڵ باوکە قسە بکات بەچی بە ماڵەوە ئەوە نمونەیەکی بچووکە بۆتێنمەوە بەڵێ هەموو کەسێ مافی ئەوەی هەیە بەڵام ئەوەش دەبێت لە بەرچاو بگرین ئەبێ لە بەرچاو بگرین ڕاستە ئەم حکومەتی هەرێمی کوردستان شتی باشی کردووە شتی چاشی کردووە ئێمە نابێ هەموو شتەکان سەر بسفر بکەین نابێ خۆت باشە زانی مامۆستا عەلی باپیر حەز دەکەم یەشتی با بڵم مامۆستا عەلی باپیر تێگەی جوێ بگرە خۆت پێشتر لە حکومەتدا بووە ئێستا بۆ بە ئۆڤیسۆن ئێمە ڕۆژڵامان بۆ هەیە تێگەی ئەبێ ئەوش خۆی باش ئەزانێ خۆی چاک ئەزانێ ئەگەر کوردستان نەئارام بێ شوێنەکەی ماڵی مامۆستا عەلی باپیرش نەئارامە شوێنەکەی مەسعود بارزانیش نەئارامە حەز دەکەم باش بزانی تێگەی ئێمە نابێ ئاسایش و پۆلیس و وەزارەتی ناوخۆ زەربی سفری ئەم هەڵبژارنە بکەین ئەبێ ئەومان لە بەرچاو بێ کاک شێرکۆ ئەوەی کە هاوڵاتیان گرفتیان لە حکومەت هەیە لە بابی خزمەتگوزاری و مافە سەرەتاییەکانی ژیانە ئەگەرنا هاوڵاتیان لە ناو قەوسێکدا هاوڵاتیان بەڕاستی هەمویان دەستخۆشی لە حکومەت دەکەن لەو بابەتە باشوانەیدا کە خزمەتیان تێدا کردووە بە تایبەت قەزی ئەمنیەت ئەمە بابەتێکە بەڕاستی هاوڵاتیانی شاوکاری هێزامنیەکان بوون و بەردەوام تێکچوونی ئەمنیەت هێڵێکی سوور بە بەلای هەموو هێزووە بە لای هاوڵاتیانی شەوە چونکە ئەمنیەتی ئەم وڵاتە بەڕاستی دەبێ هەموو لاک بیپارێزێت باوکی خەندە دەمێکە لەسەر هێڵی پەیوەندی وەستاوە کاک شێرکۆ سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان لەبەر ئەم هاوکارانە یاخود لەبەر ئەم هاوڵاتیانی دیکە ناتوانم کات زۆر بە ئێوە بدەم سپاس بۆ بەڕێستان باوکی خەندە لە دووس خورماتووە فەرمونون ئەم کاتێکتان باش سپاس دەکەم وەڵا براگەم جارە من پیرۆزبایی لە بەرەم ساڵە حەکەم گەڕاوە بە ناوێکێتی دەرخۆشی یەکەم گەڕاوە بە ناوێکێتی سەوانی شووە ئەو کەسانی کە لە کۆمەڵ جیاوە زیزانیان وایان زانی کۆمەڵ یەک جێگە بەڕۆینیەوانە کەوێت دیکەن لە هیچیان بۆ نەماوە تەنها ئاوی سارد نەبێت هیوادارم بەخۆیانە بچنەوە کە لەو کەسانە کات ئارام خاتر با بزانێت قەدری کۆمەڵی سانی پێشکە لەبەرەوەی ئەو بەزێنی بە کشکە تێناگێت بە خەڵکی خۆی حیزبی خۆی لەبەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەم دوو دەسەڵاتە باوکی خەندە باوکی خەندە من گرد و قۆڵی بێ حەز دەکەم بە سەعات گوێ بۆ بەڕێستان وە بۆ ئەو هاوڵاتیانی دیکە بگرم و ناخی دڵی خۆتان هەڵڕێژن بەڵام ئێمە هەموو ڕۆژێک تەوەرێک دیاری دەکەین حەز دەکەم زیاتر تۆ و ئەو بەڕێزانش قسە لەسەر تەوەری بەرنامەکە بکەن سپاستان دەکەم لە پێناو گۆڕانکاری لە هەرێمی کوردستان هاوڵاتیان دەبێت چی بکەن ئاخە براگە مەزانی چۆن گۆڕانکاریەکرێت ئێستا لیستەکەی بەرام ساڵە حاوپەیمانی دوو کورسی بردووە دوو کورسیە دەنگەری کۆمەڵ ئیسلامیە دەنگەری لایەنەوە بەزێنەکانە ئەو دوو کورسیان بردوێت چۆن بەلای دەسەڵات ئاخەڵی خەڵکمە بزانێ لەبەر ئێمانە چاواشاکەنە چاو خەڵک بەناو ئیسلامیەکان و بەناو ئۆبرسیۆنەوە دەنگ خەڵکەوەن دوای ئەودا بە دوو کورسەوی خۆی و گەڕێەوە بەناو یەکێتی خواسەکە من زۆرم پێخۆشی دەستخۆشی لە کاک بەرەم ساڵ حەگەم ئەو سەرخوازن بۆ کاک نائارام ناقادر وا دەنگی ئیسلامیەکانی من دەستخۆشی باوکی خەندە من حەز دەکەم لە ئەسنای قسەکانتاندا بە جوانی بەڕاستی سەرنج و تێبینی خۆتان بگەێنن باوکی سەدا لەکوێوە لەگەڵمانە لە سلێمانیەوە من تەمەنا دەکەم بە تایبەت سەرکردەی هێزەکان کە کاتێک قسە دەکەن ئەگەر چی گلەی و ڕەخنە و تێبینێکی زۆرتان لەسەریان هەبێت بەڵام حەز ناکەم بەڕاستی لە بەرنامەکەدا تەشیر و بە جۆرێک لە زۆرەکان ناوی سەرکردەکان بێندرێت فەرموو باوکی سەدا سلام علیکم عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه الله دەستخۆشی یەکەم برا ئازیزەکەم بۆم بەرنامە قەشنگ و جوانێت سپاس بۆ بەڕێستان وڵای من داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم داوا لە هاوڵاتیانی دەنگدانی گەڕێ بەکەم بزنە سەر سۆخانی دەنگدان دەنگ بدەن بۆ کەسی کە شیاوە بۆ کەسی کە شایستەیە و پەیامێکشم قسێکم بۆ برا بە ڕێزەی پێشتر کاک شێرکۆی بەڕێز
ئەو لە شوێنێک کاخەوتووە ئاگای لە هیچ دەوروبەری خۆی نەماوە، ئاگای لە هیچ هەزار و نەدار و داماوێکی ئەم وڵاتە نەماوە. من خۆم لە بەغدا چوومەتە بەغدا چەند ساڵە لە بەغدام و لە بەغدا ماومەتەوە و بەراوتی شاری بەغدا ئەکا کە بەغدایەک کە پڕە لە خوێن ڕشتن، پڕە لە گەندەڵی، پڕە لە وێرانی، پڕە لە دزی و کوشتن و بڕین و دەربەدەریەک، وڵاتێکی وەکو کوردستان کە بەقەر دەوڵەتێک داهاتی هەیە، بەقەر دەوڵەتێک واریداتی هەیە، یعنی لە سەدام حوسێن لە 500 بەکار ئەهێنا بۆ گەلی عێراق، ئەوە تا بە کوردستانیشەوە بینیمان لە چ خۆشی و شادی و هەرزانی و خۆشیەکدا ڕەفایەتێکدا دەژیات. و ئەم هەموو داهاتی کە لەم کوردستانەیە هەیە و ئەگەر بەدەست پیاوێکی وەکو سەدام حوسێنەوە بوومایە و بووایە نەک کوردستان هەموو عێراقی پێ ئەژیان. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووهەمیان من بۆ هەرێمی کوردستان داوا ئەەکەم یعنی بچنە سەر سوبەکەکانی دەنگ بدەن بەو کەسەی کە شیاوە، دەنگ بدەن بەو کەسەی کە ڕاستگۆیە لەگەڵ خاکیان، لەگەڵ میلەتیان، لەگەڵ شەرەف و کەرامەت و دین و قیانیان. زۆر باشە باوکی سەدا، زۆر بە کورتی وەڵام دەیتەوە، سپاس دەکەم، پەیوەندی دیکەمان زۆر لەگەڵتایە. بەڵام بۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان تەڵقین داوە بە حزبێکی تر تاوەکو دەمرن هەر ئەم حزبە دەبن، باش بن خراپ بن؟ بۆ نمونە من سبەی خراپەیەکم لە کۆمەڵی ئیسلامی دەی، بۆچی من هەر خۆم تەڵقین دەم بەم حزبەوە بڵام هەر دەبێت کۆمەڵ بە چاک و خراپی؟ بۆچی هاوڵاتیان گۆڕانکاری لە شێوازی دەنگدانیاندا دروست ناکەن لە کاتێکدا تاکی ئەوروپی بەهۆی هۆشیاری و بەهۆی بێداریەوە سیر دەکەی 4 ساڵ جارێک هێزێکی دیکە بەسەر هێزەکەی تریاندا ساڵ دەبێت؟ ئەمە دەرەنجامی ئاستی لاوازی هۆشیاری سیاسی تاکی کورد نییە؟ زۆر تاکە ڕاستە فەرمی خۆی ئەوە هۆکارێک، ئەمە نەخۆشیەکی کوشندەیە، ئەمە نەخۆشیەکی ژێرپەنجەیە لە ناخی لە دڵی ئەو مرۆڤانەدایە. تەنها کەسانێکیان لاپەسەندە ئاسان خراپەکاریش بن، حەسەن گەندەڵ و خراپەکار بن، لەبەرەوەی لی دەخۆن چەورن بەرام کەواتە ئەوان نانەوێت ئەم دۆخە لە ژێردەستیان دەربچێت. باوکی سەدا، سوپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان ببورن کە قسەم پێتان بڕی. کۆمەڵێک هاوڵاتی تر لەسەر هێڵی پەیوەندین کە گەرمیان حەسەن لە گەرمیانەوە لەگەڵمانە فەرموون. ببوورە دەربەندی خان، سڵاوتان لێبێت کاک گەرمیان. ئەم کاتێک جناب باش، هەموو کاتێکتان باش. وەڵا من پێما ئەمە لەسەر تەوەرەکە خبەکەم، لە تەوەرەکە دەرنەچم. من پێم وایە ئەو کەسەی کە شیاوە لەو بۆ ئەو دەنگ کەسەی درێ من ئەڵێم منیش خۆمەڵێم ئەوە حەقە دەنگ درێ بۆ ئەو کەسە، ئەو کەسەی کە ئیش بۆ میلەتەکە، ئەو کەسەی خۆ بۆ میلەتەکە. ئەوانەی کە بینیمان لە ڕابردووە لە بیرمان نەچێت کاکتۆرا عومەر چی کردووە دەستە شاسەکانەوە سەنی هاواری کرد لەگەڵ عەلی حەمەد ساڵحات. من ئەوەی حەق بێت ئەڵێم حەقە، باشە ئایا بە حەق نییە دنیا پێ بدرێ؟ من ئەڵێم ئەوانە حەقە، ئەوە شایستەی ئەوەن کە دنیا پێ بدرێ کە ڕاستەکانیان بە خەڵکەوەدان و ئاوایەکە کوردستانیان بەم ڕۆژە گەیانوە، وەستی خەڵکیان تێکدا، موچەی خەڵکیان تێکدا، نەوتی سەرزەوی و بنگەوی ئەم وڵاتیان تۆیت و کاڵان و ساڵانیان کرد. کێشێکی پارتی لە وەسەی پاری دیموکراتی کوردستان هەیە خیانەت و بێژوو لە خیانەتی پارتیا بووە. کاک گەرمیان، سەرنجی تەوەری بەرنامەکە لەسەرەوەی کە لە ئێستادا بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان جۆرێک لە ساردبوونەوەیان پێوە دیارە. ئایا لە پێناو گۆڕانکاری لە هەرێمی کوردستان پێویستە وڵاتیان هەمویان ساردنەوە لە پرۆسەی دەنگدان کە چەند ڕۆژێکی ماوە، یاخود پێویستە وڵاتیان بە گڕوتین و بە حەماسەتێکی زۆرەوە بەژاری لە پرۆسەی دەنگدان بکەن؟ ئەو مافە سەرەتایی کە 4 ساڵ جارێکیانە پراکتیسی بکەن لەسەر سندوقەکانی دەنگدان. من حەز ناکەم قسە لەسەر هێز و لانە سیاسەکانی دیکە بکرێت، زیاتر لەسەر خودی ڕەئی دەنگدەر کە ئەم کارتی بەدەستیوەتی بە 4 ساڵ جارێک بۆ گۆڕانکاری. ئایا حەیف نییە هاوڵاتی لەم ڕۆژەدا ئەم کارتەی بسووتێنێت؟ کاکە ئەوە هەلێکە هاتەکە پێشە بۆ خەڵکی، ئەوە هەلێکە هاتەکە پێشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. خەڵکی هەرێمی کوردستان پێویستە هەمی بڕوا دەنگ بدات. ئەو لایەنانەی کە گەرەکیانە خۆیان هەرێکەم و لە دووەماتمێنەوە ئەیانەی خەڵک ساکەنەوە دەنگ بە خەڵک نەدرێن. ئەوەی کە ئەم بەزمە ئەکا پارتی و مەسعودە جاش خائین خۆفرۆشە و مەسعود بەرزانی جاشی خۆفرۆش. کاک گەرمیان، سوپاس بۆ پەیوەندیەکەت بەداخەوە. ئەمە سەرنج و ڕای خۆتە. بەڕاستی من تەمەنا دەکەم کە بەم جۆرە ئەگەر بێت و بەشداری لە
بەرنامەکەدا بکەن بەشداری نەکەن چونکە من نامەوێت لە بەرنامەکە تەشیر و گوێن و ئەم جۆرە بابەتانە بە هیچ کەسێک بدرێت ئەگەرچی ئەوە خۆشتان بە حەق و مافخراو بزانن. بەڕێزان ئەمەی کاک گەرمیان وتی سەرنج و تێبینی خۆەتی پێشتریش ئێوەی خۆشەویستم ئاگادار کردوەوە من حەز ناکەم تەشیر و ناوزڕاندن و گوێن بە هیچ کەسێک بدرێت چونکە دوجار بەڕاستی ئەو کەسێک کە گوێنەکە دەدات باگراوندێکی خراپ لە دەوروبەری خۆی دروست دەکات. کاک چێمان لەگەڵا؟ کاک شاکر لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک شاکر سڵاوتان لەبێت فەرمۆن. سڵای خواتان لەبێت. سڵاوی خوا لە بەڕێستان. بەڕێز دەکەم ئێمە ئینشاءڵڵا ئێمە گۆرانکاری تەنیا بە کۆمەڵی ئیسلامی کرد. کۆمەڵی ئیسلامی کەسی دەسڵاتی تێدایە مامۆستای گیان بەڕێز دەکەم وەڵی کۆمەڵی ئیسلامی کەسی دەسڵاتی تێدایە ئەگەر کەسێک پێ بادەنگ بدا بە کۆمەڵی ئیسلامی برا بەڕێز دەکەم 27 ساڵە ئەو دوو بنەماڵەی خەڵکیان ڕۆژ کرد خەڵکیان وێران کرد 27 ساڵە خەڵەنانی نییە بیخوا 27 ساڵە کارەبەمان نییە 27 ساڵە خەڵەنەوت نییە 27 ساڵە پارە نییە موچە نییە بڕۆ مەعاشی کەمەندانی داما و ئەبڕن کەمەندانێکی داما و دانم مەعاشی 50,000 بۆی بڕن وای گەورە ئەو ڕۆژیان کەوت بنەماڵەیەکە لە کوردستاندان کاک شاکر سەرنجەکانی بەڕێستان وەک هاوڵاتیەک لەسەر بایکۆت و ساردبوونەوەی بەشێک لە هاوڵاتیان چی ئایا بەڕاستی هاوڵاتی دەتوانێت بە بایکۆت گۆڕانکاری لە ئەم دۆخەنە هەمواری لە هەرێمی کوردستان دەگوزارێت دروست بکات؟ نەوەڵا بایکۆت ئیزنەکە ناگۆڕێت دەی هاوڵاتیان کەواتە چ ئومێدێکیان پێێتی بۆچی بەم شێوەیە ناومێدن؟ برای بەڕێزم ئەگە من دانیشتە ماڵی خۆمان دەنگ نەدەم ناتۆ دەنگ نەدەی ئیز گۆرانکاری ڕوونادات دوایی خراپترمان بەسەرایە لەو خراپتر 27 ساڵە پارتی یەکێتی ئەڕۆشە دەکەن ئەو دوو بنەماڵەی ئەڕۆشە دەکەن میلەتیان سوود کرد چنددە خۆیان سووکەن چنددە خۆیان بێخلاقن چنددە خۆیان بێڕۆشتن. کاک شاکر سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک بەکر لە سەی سادەخەوە لەگەڵمانە فەرموو کاک بەکر. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. من وەکو کەسێکی سەربەخۆف دەکەم فەرموو کاک بەڕاستی تاکە هێزێک و تاکە حیزبێت کە ڕاستکە لە کوردستانامە من بۆ سنی منە و بەڕاستی جوایە تەنها کۆمەڵی ئیسلامیە داوا لە هاوڵاتیانی کوردستانی دەکەم بێئومێد نەبن لەوەی کە پێشتر تەزویر کراوە ئەم جارە بە ئیزنی خوای گەورەی ئینشاءڵڵا ئەیگۆڕین کوردستان بەرەو کاگە و بەکر بەشێکی زۆری هاوڵاتیان ناومێد بوون چی وا لێ بەڕێستان کردووەوە بەم شێوەیە بە کۆمەڵی ئیسلامی متاسیر و کاریگەر بن و پێتان وا بێگۆڕانکاری پێدەکرێت خۆ ئەم پەیوەندیانی پێشتر کە بەڕێستان ئاگاداری بوو بن بەشێکی زۆریان جۆرێک لە ناومێدیان پێوە دیار بووە ئایا بەڕاستی ئێمە دەبێ ناومێد بین یاخود هەر چۆنێک بێ ئومێدی خۆمان لەسەر بناغەیەکی پتە و هەڵچنین؟ وەڵاهی ناومێدی هیچ شتێکی لێ سەوز نابێت ئینسان دامی خوای ئەبێ گەشتبین بێ و بیر لە داهاتوو بکاتەوە لەبەر ئەوەی کە کوردستان ئینشاءڵڵا ئازاد ببێ و بە ناومێدی هیچ ناکرێت چونکە ئەگەر نەچی بۆ دەنگدان ئەوە تەزویرێکی زۆر دەکرێت بەس ئەگەر خەڵک زۆر بکێ هەتا خەڵک زۆر بکێ ئەوان تەزویریان کەمتر بۆ بکرێت و ڕێژەی دەنگەکانیان زۆر دابێت چونکە ئەوەی کە ڕاستکە و لەگەڵ میلەت ئابێ بەڕاستی من لە ناو حیزبەکانە خۆ من کەسێکی بلایەنم بەس لە ناو حیزبەکانە بەلای منەوە کۆمەڵی ئیسلامی لە هەمیان ڕاستگۆتر بووە هەڵوێستی جوانی هەبووە لە هەموو شتێکا قسەی هەبووە کاندیدەکانی ڕازگۆن دەستڕاستن دەستپاکن ئەمینن بەتایبەتی سارمەزید حەقت دەنگی پێ بە هەموو کوردستان حەقە دەنگی پێ بات. برادرێک لەمانی پێشتر کە پەیوەندی کرد باسی لەوە کرد خۆ کۆمەڵی ئیسلامیش لە ناو حکوومەتدا بووە خۆ ئەوانیش وەزیر و کۆمەڵێک کەسیان لە بەڕێوەبەرە گشتەکان لە بەردەستدا بووە ئەگەر حکوومەتێکی گەندەڵ بێ ئەوانیش گەندەڵ بوون سەرنجی تۆ لە سەرەمە چێ بەڕاستی کۆمەڵی ئیسلامی گەندەڵی کردووە لە حکوومەتدا؟ من وەکو کەسێکی بێلایەن قسەکەم بەس ئەبێ حەق بڵێ ئەبێ حەق بێژبی ئەوەی کە کراوە و بەکردەوە سەلمانەبی تەنها وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی بوو ئەوەی کە دەسەڵاتیان هەبوو شتیان لەبەردەستا بوو بێ کۆمەڵی ئیشی جوانیان کردووە کۆمەڵە شتێکی باشیان کردووە تەنانەت فەلاحەکان خۆیان ئەبێ و شایەتی ئەو ڕاستیە بدەن بۆ کاک عەبدولسارمەجید کە وەزیر بووە چەند بە خەمی هاوڵاتیان و بووە چەند بە خەمی فەلاحەکان و بووە کۆمەڵی شتی ڕەف کردووە کە لە مەرزەکان و نێتە بۆم بۆی فەلاحەکان خۆیان زەرر نەکەن بەڕاستی حەقە ئەو شتانە یعنی
ئەبێ حیزبایەتی نەکەی ئەبێ هەر کەسێ دڵسۆزی میلەت بوو دڵسۆزی گەل بوو لەگەڵ خەڵکی فەقیر و هەژارا بوو لەگەڵ خەڵکی ڕەشوڕووتا بوو ئەبێ ئەوە هەڵبژێری کوردستانی خۆمان بۆچی ناگۆڕێ 27 ساڵە ئەم دوو حیزبە حکومڕانە حکومەکە تایتە چیان کردەوە بۆ خەڵکە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک ئەبوبەکر لە سەی سادقەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانتان ببورن کاک عەبدولجەبار لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو کاک عەبدولجەبار. سڵاوی خوا لە بەڕێستان کاک عەبدولجەبار بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە فەرموون. کاک عەبدولجەبار بەڵێ بەداخەوە کە پەیوەندی کاک عەبدولجەبار پچڕا کێمان لەگەڵدایە؟ بەڵێ هاوکارانم کاک شوان عالی لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو کاک شوان. چۆنی برای بەڕێزم باشی؟ سڵاو لە بەڕێستان کاک شوان هەموو کاتێکتان باش. سڵاو لە تۆش بە قوربان. زۆر سپاس. قوربان ئەگەر ڕێگام پێ بدەیت ئەندەفەر لە بۆ بکەم. فەرموون. برای بەڕێزم ئەنگۆ شتەکانتان هەموو جوانە بەڕاستی کردەوەکانتان هەموو ڕێکپێکن ئینگۆ ئیگۆڕان ئیەگرت و هەموو خەڵک لێتان ڕازیە. بەڵام یەک شت هەیە. بەڵێ. تەماشاکە گوا لە بانگەشەی هەڵبژاردن هەموو دەچی کارەبای کە ڕسمەکی گوۆی پێوە یانی گۆڕان یان یەکگرتو دەسن لێ دەکەنەوە. ئایا یانی پێکار ڕەوان دەبینن ڕسمەک لە هەموو بدرێتەوە. ئایا دەسەڵاتان تەسلیم دەکەن؟ بەس ئەو جوابم بدەوە. واتە کێ ئەمە لێ دەکاتەوە کاک شوان؟ دەسەڵات. دەسەڵات فلێکس و پۆستەرەکانی ئەم هێزە ئۆپۆزیسیۆنەکان لێ دەکاتەوە؟ بڵێ. بەڵێ دەی ئەمە دەبێ ئەم کەسانی ئەم جۆرە کارانە ئەنجام دەدەن وەڵامی بدەنەوە بۆچی ئەم کارانە ئەنجام دەدەن بەڕای بەڕێستان؟ زار و دیواری یەکسم دوازم دەبێگان دێنەوە لەشکرد با دەبێت کە پرۆژەتان هەرمان وە بوویان بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم ئێوە یەکگرت و گۆڕان و بگرێ یەکێتر لەگەڵ بوو وە بوویان نا؟ بەڵێ پرۆژەتان هەبوو شتێکی قانونیە پەرلەمان دەنجی خەڵکە وایە نییە؟ بەڵێ فەرموو. ئاسان سیاسەت فەرموو ڕێگایان لەسەرۆژی پەرلەمان کرد. ئەوەی هەموارکردنی یاسای پێتان ڕەوا نادنێن باشە سەرێ دەسەڵاتان بوو تەسلیمەکەن کاکە ئەوانە لا ناکەون بە قورعان وەکی زوعاتی لە لەسەر پشتریان بدەی ئەوجە. پێتان وانییە کاک شوان پێتان وانییە ئەم جۆرە لە قسەکردن جۆرێک لە خزمەتکردنە بە ئاراستەی ناومێدکردنی هاوڵاتیان؟ نابرابر ئەگەر ڕێزم لە بۆ دەخە من ئەو قسە دوانی بگرێت تەنها قسەی خۆم یانی گوێم لە خەڵک وانی خەڵک ئەو گرتانە دەکات. کاک شوان من دەمەوێت قسە بکەم. سەیرکە وڵاتانی ئەوروپا بەچی گەیشتوونەتە ئێستا ئەگەر بێت و بەڕێستان خوێندنەوەتان لەسەر مێژووی گەشەسەندنی وڵاتانی ئەوروپا هەبێت لەم واقعی ئێستای هەرێمی کوردستان لەم قۆناغە سیاسی کە تێداین تێدەگەن هاوڵاتیان ئەوان لە پڕێک نەبوون بە کوڕێک ئەوان وەکو کارگێک هەڵنەتۆقین بەڵکو نزیکەی 100 ساڵی ڕێکی ویستوە تاوەکو گەیشتوونەتە ئەم قۆناغا ئەوان لە قۆناغی پێشمێژوو لە قۆناغی شەڕدا کاولکاری بگرە زۆر گەندەڵی ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات نمونێکی زۆر سادەی وڵاتانی ئەوروپایە بەڵام دواتر وردە کۆمەڵە کەسانی دڵسۆزی ئەم وڵاتانە هاتن قۆناغی بنیاتنیان دەست پێ کرد حەزارەت و شارەسانیەتیان لە ئەوروپا بنیاتنا ئەگەر هاتباو ئەوان سیرکە ئەگەر هاتباو ئەم نوخبەیە کە لە مێژوودا باسییان دەکرێت لە کتێبەکاندا باسییان دەکرێت ناومێت بوونە بەدەست ئەم نوخبەیە کە گەندەڵیان ئەنجام دەدا لە قۆناغی پێش مێژووی بنیانانی حەزارەتی ئەوروپادا ئایا ئەمروو ئەوروپا وەکو ئێستای وڵاتانی ئیسلامی وڵاتانی عەرەبی نەدەبوو؟ مەبەستمە هاوڵاتیان بۆچی دەبێت ناومێت بن خۆمەرج نییە هەر لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنەوە ئەمەی لە هەرێمی کوردستاندا هەیە ئەم گۆڕانکاریە جزری و گەورەیە لە هەرێمی کوردستاندا بکرێت با خودی ئەم هێزانی کە دەسەڵاتیان هەیە گۆڕانکاری لە خۆیاندا ئەنجام بدەن بەداخەوە کاک شوان هاوکارانم دەڵێن پەیوەندەکەی بەڵێ گۆڕانکاری ناکەن بە قوربان هاوکاری ناکەن ئەوانە گۆڕانکاری ناکەن لە خۆیان ئەوانە حەزیالوشن دەریالوشن
هیچ شتێک بەشیان ناکە بە قوربانت بم ئەوە گۆڕانکاری دەکەنەوە فەرمو ئەوم ئەوە چەند ئەوە نۆڤەی مانگە بیستی مانگە هێشتا مەعاشی مانگی شەش نەزرایە ئەوە ئەدی ئەو مانگە مانگی شەش حافت هەشت نەوت نەفرۆشایە پارەکەی لەکوێیە لۆی مانگی شەش دەوێت سپاس بۆ کاک شوان عالی لە هەولێری خۆشەویستەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان دایکی ژیار لە کەرکووکەوە. سلام علیکم. عەلەیکی سەلام. سپاس بۆ بەڕێستان دایکی ژیار لەسەر پەیوەندی ئەم هاوڕێیانە بەڕێستان چیتان هەیە گەر ئاگاداری بەرنامەکە بوو بن فەرموون. بەڵێ دیارە تەوەری بەرنامەکەت لە پێناو گۆڕانکاری لە هەرێمی کوردستان پێویستە دەنگ بدەین بەڵێ من ئەڵێم پێویستە دەنگ بدرێت چکە بە دانیشتن لە ماڵەوە هیچ گۆڕانکاریەک ڕوونادات هەر کاتێک ئەوانەی کە ئەڵدە بۆ گۆڕانکاری نابێ بۆچی ئەم دەسەڵاتە ئەو هایە هەر خۆشیان ئەچنەوە لە کاتی دەنگدانا دەنگیان پێدەن یاخود ئەوانەی تر خەڵکی تر ناومێد دەکەن ئەمە هەر ئیشی دەسەڵات خۆیەتی خەڵکی تر ناومێد دەکا بۆی لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە گۆڕانکاری نەکرێت بەڵێ من ئەڵم گۆڕانکاری ئەکرێت پێویستە دەنگ بدرێت پێویستە کەس لە ماڵەوە دانەنیشێ ئەو کەسانی کە ئەم 4 ساڵە ئەم 27 ساڵە کە خەڵکیان بەم ڕۆژەگەیان لە ڕۆژی دەنگدانا سزا بدرێن تۆڵی خۆیان لێپسەندرێتەوە بۆ ئەوەی کەوا بە سزای خۆیان بگەێنرێن یعنی کە ئەڵێ پێویست ناکات دەنگ بدەیت و وەڵا هەر کە زویر ئەکرێت نەخێر ئینشاڵڵا ئەم دارە ناتوانن ئەو تەزویرە بکەن و دەنگی خەڵک ببن ئینشاڵڵا ئەم دارە بە سزای خۆیان ئەگەن بۆیە پێویستە خەڵکان لە ڕۆژی 30 ئەیلول نوێنەری ڕاستەقینە هەڵبژێرن بەڕاستی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی هەمویان کەسانی بە ئەزمون و بەتوانا و دەستپاک و دەمپاک و دارن پاکن ئەتوانرێتەوە نوێنەرێکی ڕاستەقینە بن کە بڕۆنە پەرلەمان بۆیە داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستانەکەم کە لە ڕۆژی 30 ئەیلول دەنگی خۆیان بن بە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان دایکی ژیار لە کەرکووکەوە سپاس بۆ بەشداریتان. ئاوین خان لە کەلارەوە فەرموون. سلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەت الله. ئاوین خان لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە فەرموون. سڵای خۆتان لێ دەستخۆشی بەرنامەکەتان دێتم وەست دەکەوتتان بۆ خوازم. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لەسەر تەوەری بەرنامە لە پێناوی گۆڕانکاری هەرێمی کوردستان دەبێت خەڵک دەنگ بدات دەبێت دەنگی خۆیان دەنگی خەڵکەکە خەڵک هاوڵاتیان خۆیان بە خۆیان دابستنەوە دەنگەکانیان بگۆڕن بیگۆڕن بۆ حیزبێک کێشیاوە هاوڵاتیان بۆ گۆڕانکارێکی زۆرەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەگەر خەڵک گۆڕانکاری دەبێت بڕۆن دەنگ بدەن دەنگەکانی خۆیان نەسووتێنن هیوادارم هەموو هاوڵاتیان بڕۆن دەنگ بدەن و بۆنیان ئەگەر ئەوین خان هاوڵاتیان نیگەرانن دەڵێن هیچ حزبێک شایستەیەوەی نییە بۆی بچێ سەر سندوقەکانی دەنگدان ئایا ئەمە لەگەڵ منطق دەگونجێ بەڕای بەڕێستان؟ نەخێر نابنجێ لەبەرەوەی حیزب ئەم پێشوزە حیزبێکی شیعی تێدایە کە هاوڵاتیان بتوانن دەنگی خۆیان لەسەر بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ ئەوین خان لە کەلارەوە. دانیا خان لە ڕانیەوە لەگەڵمانە فەرموو دانیا خان. ئالۆ سڵاوتان لێبێ دانیا خان بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. دەبارەت بە تەوەری بەرنامەکە کاکارزان هەڵبژارنەکان باو هەرێمەدا وەکو هەڵبژاردن مۆڵەتەکانی تر نییە هەڵبژارنەکانی پێشودا بینیمان کاتە دەنگەکانمان چی لێهات من لە بنکەیەکی دەنگدا دەنگمدا دەنگەکەم هێز ناڵام چیشی لێهات ئەوە هەڵبژاردن نیە لە کوردستان. بەڵێ حیزبی دەسەڵاتدار دەستیان بەسەر ئەو هەرێمەدا گرتووە بۆریان بۆ هیچ زیانێک نەهێشتەوە یەکیان باسی ئارامی و هەلیکار و خزمەت بۆ من دەکا ئەو هەلیکارێک کاتێک گەنجەکان مەڵەتەکانیان بەجێهێشت هیچیان لەو وڵاتەدا نەهێشتەوە خزمەت بەچێ دەکەن کاتە. دانیا خان هاوڵاتیان پێویستە لەم قۆناغی ئێستادا چی بکەن؟ پێتان وایە بەڕاستی ناومێد بوون دەریچەیەکی باشە لەم قۆناغا؟ ئاخر دەنگ دەدەین دەنگەکانمان نازانێت چی لێدێ. بەڵێ سپاس بۆ دانیا خان لە ڕانیەوە مام شەریف لە سۆرانەوە لەگەڵمانە فەرموو مام شەریف لا سەنگاوە بگۆڕن. بەڵێ فەرموون. زۆر سپاس بۆ بەڕێستان مام شەریف. زۆر سپاس بۆ بەڕێستان. پێویستە چی بکرێ هاوڵاتیان چی بکەن بۆ گۆڕانکاری لە ئەم دۆخی هەرێمی کوردستان کە هەیە بۆی کە دەستێکی هاوڵاتیانیشی تێدا بێت؟ لە پێناو گۆڕانکاریدا پێویستە هاوڵاتیان دەنگ بدەن هەموومان بەیەک دەنگ هەموومان پێێتەوە ماسێکی دەنگدان ماسێکی هەموو کەسێک ئەوانە کە لە هەژیان پێتەڕکردووە تەمەنەکەیان ماسی هەموو کەسێکە پێویستە داوا لە هاوڵاتیانەکەم
هەموو کەسێک لەو ڕۆژەدا ئەوەی مەشمولە بە دەنگدان ئەو ڕۆژە بڕوا دەنگ بدا لەبەرەوەی ئەوە ماسێکی هەموو هاوڵاتیەکە ئێمە چاوەڕێ ئەو ڕۆژاکەین بڕۆ نە ئیتیفاقیە و نە شەڕە و نە شەهید دەدەیت و نە کوشتارە دەیت و ئەوانە تەنها دەنگێکە بە دەنگێک دەتوانێت گۆڕانکاری بکەیت. جا ئەمڕۆ حەزەکەم بزانم بەڕێزم ئەم حیزبانە بە تایبەتی دەسەڵات هەردوو حیزبی دەسەڵات ئیشان لەسەرەوە کردووە خەڵک ناومێد کرد. خەڵک ناومێدیەکی زۆری پێوە دیارە. بەڵام پێویست ناکات خەڵک ناومێد دێت لەوەش قەت بیر لەوە نەکەنەوە بەڵام سوودی نییە. ئەگەر سوودی نییە ئەم حیزبانە بۆ هەمویان شتێت و هار بوونە شەو و ڕۆژ ڕاکەن و بە دوای چەندێکا تەلەفۆن بۆ ئەمەکەکەن و تەلەفۆن لە نووسینگەی خۆیان کەسە بۆ ئەوەکەکەن بۆ ئەمەکە چۆن سوودی نییە. وەڵڵا هەمویان شتێکی دەنگێ بوونە ئەو خوایە بە دەنگی خەڵک هەمووی گۆڕانکاری گەورە دروستە بێت. من خەڵک دڵنیا ئاکەمەوە خەڵک دڵنیا ئاکەمەوە بە دەنگەکانیان گۆڕانکاری گەورە دروستە بێت. من دڵنیام ئەم جارە نەخشەی سیاسی لە کوردستان گۆڕانکاری بەسەرا دێت. بەڵام بە شەتێک هاوڵاتیان بڕۆن بەسەر سنووەکانی دەنگدان مەجالی تەزهیر نەیەڵنەوە بۆ کەس. وگە ئەگەر نەڕۆی من خۆم چەندی جا لەسەر سنووق بوومە ئەزانم چۆن تەزویر ئەکرێت چۆن کراوە چیاوت و هەرچەند ئامادە نەبوومە هیچ کاتێک لەگەڵ نوێنەری شانەکانە ئامادە نەبووینە هیچ کاتێک تەزویر بکرێت و ژوورەی ئێمە. مام شەریف لە سەنگاوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. داوا لێبوردن دەکەم کۆمەڵێک هاوڵاتی دیکە و کارانم ئاماژەم پێ دەکەن کە کەمترین کاتتان پێ بدەم بۆی کە زۆرترین هاوڵاتی بەشدار بێت. مامۆستا عادل لە دەربەندین خانەوە لەگەڵمانە. مامۆستا عادل سڵاوتان لێبێت. لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە؟ وڵی خوا لە ئێوە و لە بینەرانی کەناڵی پەیام. زۆر سپاس. وڵی بەرنامەکەتان بەڕاستی تەوەری بەرنامەکەتان تەوەرێکی جوانە دەستان خۆش بێ. زۆر سپاس. بەڕاستی ئەبێ سەرجەم خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە ناڕازین مامۆستا عادل کە لە ڕێگەی مۆبایلەکە و جۆم لەبەرگوێی سپاس دەکەم وەقسەکان بکەی فەرموون. ئەوانەی گیانەکەم ببوورە باش فەرموون. ئەوە مناوەکەمان وای لێگەتەوە ئەوت نەکەم. زۆر باشە فەرموون. ئەوانەی کە ناڕازین سەمنی ئەوانەی کە زۆر ناڕازین بەڕاستی ئەوانە ناڕازین لەم حکوومەتە بە تایبەتی ئیدارەی زەرد و سەوز تەواو ناشرین بوون. ئەوەندە ناشرین ئیتر باسکردنیان لەوجێ وەکو عەیدێ هاتبێت. داوا لە خەڵکی کوردستان دەکەم داوا لە هەموو ئەوانە کە ناڕازین لە ماڵوەن لە دەروەن لەسەر ئیشن لەسەر کارن ڕۆژی سینۆ بێنە سەر سوڵای دەنگدان دەنگ بدەن بە حەق دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی دەنگ بدەن بەو لایەنەی کە پارتی وێکێتی نین هەر لایەنێک کەس خۆشە دەنگی پێ بدەن جگە لە پارتی وێکێتی. چونکە بەڕاستی ئەمانە جگە لە خیانەت جگە لە دزینی سەرەت و سامانی وڵات ژێرزەوی بانزەوی گیفان بڕین موچە بڕین بێنانکردنی خەڵک ئەوەی خواپی ناخۆش بێ ئەوەی زوڵنیە ئەمانە کردن داوەتان لێکەم دەنگ بدەن بە حەق دەنگ بدەن بە سۆران عومەر دەنگ بدەن بەکانی لە بەڕێزەکانی کۆمەڵی ئیسلامی. من کۆمەڵیش نیم من کەسێکم لە ماوەدانی سپێم بێلایەنم بەڵام دەستخۆشیتان لێکەم هیوادارم ئەو کە ئەوانەی کە بەبژێری ئەوە هەموویان سەرکەوتوو بن بەڕاستی ئەوە جێگەی ئومێدن ئەوە جێگەی ئەوەن کە خەڵک دووبی بە ئەوە خۆشکە. من کەسێکم لەوانەی کە زۆر متابعی کەناڵەکەتان ئەەکەم دەستخۆشیتان لێکم بەڕاستی. مامۆستا عادل من پرسیارێک لە بەڕێستان بکەم. هاوڵاتیان بەڕاستی هەرێکێک کە بێت و بیدوێنی پرسیاری لێ بکەی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان دەبێت. گۆڕانکاریش بەڕاستی پرۆسەیەکی قورسەوە ئەرکێکە دەبێت هاوڵاتیان هەمویان بیخەنە سەرشانی خۆیان تەنها بە چەند کەسانێک ناکرێت. ئایا جگە لە گۆڕانکاری هەر کارێک لەگەڵ منطق دەگونجێ کە لە خۆیەوە ئەنجام بدرێت ئەگەر بێت و کەسێک ئەنجامی نەدات ئەمە لەگەڵ هیچێکێک لە یاسا فیزیایەکانیش دەگونجێت؟ ئەی باشە گۆڕانکاری کە پرۆسەیەکی معنیە بە هەموو هاوڵاتیەک هەرێمی کوردستان پێویست دەکە ئێمە خۆمانی لێ بشارینەوە لێ ڕاکەین؟ وڵای ئێمە ئەگەر وەکو ئیسلام سەیریکەی ئەگەر وەکو ئینسان سەیریکەی گۆڕانکاری ڕاکردنی لێ نییە ئەبێت بە هەموو شێوەیەک دەنگ بدەن بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێت. گۆڕانکاریش ئێستا ئاسانە بە نوکە قەڵەمێک نە سەرماوێ نەک دەرماوێ نەمانوگونیەوێ هەر کاتێک خۆت پێت خۆشە. من تا خۆم ئەچم بۆ دەنگدان ئیسراحەت لە ماڵە دانیشتم دوای نوێژی عەسر لەسەر خۆمەچم نەپاڵپاڵێنم نە هیلاکبوون و نەمانوبوون و سەعادەشم دەنگی خۆمە دەبوویەمەوە. بەڕاستی دەنگدان یعنی ئاسانترین شێوەی بۆ گۆڕانکاری
بە ئافرەتترین شێوەی بۆ گۆڕانکاری لەبەر ئەوەی حیزبەکانی معارضەوە بەتایبەتی کۆمەڵی ئیسلامیش ئێمڕۆ ئەوان هەڵبژاردووە کە ئەبێ گۆڕانکاری لاگەی سمخیت بەدانە بکرێ ئەمە زۆر ئاسانە ئەبێ خەڵک هەمووی چاو کراوە بێ هەمووی بە بڕیاری بریقەدار و بە دروشمی هەلی کار و خزمەت و ئەمانە بڕوانە چونکە ئەمانە 27 ساڵە جگە لە زوڵم و زۆر و خیانەت هیچیان نەکردووە ئێستاش ئەیانەوێت دوای 27 ساڵ تازە هەلی کار و خزمەت و لە 2014 لایەنی سیاسی ئەیوت خەڵکی کوردستان بەشدارەکەم لە داهاتی نەوت ئەوە چەند ساڵە هاتن دەبێت تەوزیع ناکەن ئەمانە ئیلا درۆ و دراوێ هیچیان بەدەستەوە نەماوە باوەڕ کە ئەگەر خیانەت نەکەن ئەگەر تەژویریش نەکەن ئەو دەنگەش نایەنن داواکەم لە سەرکردەکانی معارضە بەتایبەتی کۆمەڵی ئیسلامی بەتایبەتی ماوەتە عەلی بابیە بێن بۆ دەربەنیخان و ئاهەنگی جەماوەری ساز بکەن و مامۆستا عادل لە دەربەندیخانەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان کۆتا پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک کێمان لەگەڵە باوکی محەممەد لە کەرکووک باوکی محەممەد فەرمونون باوکی محەممەد لە کەرکووکەوە سڵاوی خواتان لێبێت خۆشەویستم من پێم وایە ئەم دەنگدانوەمانە هیچ گۆڕانکاریی ئەبێ ئیسلامەکان بتوانن یان ئەو کەسەی بڕێکی لە گۆڕانکاری لە کوردستان یان لە هەموو دەوڵەتەکانە ئەبێ تەوازنی هێز دروستکەن خۆشەویستان ئێمە لە کاتی خۆیان بزوتنەوەی ئیسلامیە ماوە جەزائیر 88 دەنگەکانی هێنا بۆ بینیکی چۆن حکوومەتی جەزائیر سەیطرەی کردە سەر 88 کورسیەکانی هێنا لە سەتە و مەسرت نەبینی و ئیستا تەژویرەکەی پێش ئەم هەڵبژاردنەت نەبینی بۆیە ئەم دەنگدانە ئیمڕۆ لە عێراقا یان لە دەوڵەتە عارەبەکانە شتێک تەقلیدیە هەموو نەخشەی بەدارە من پێم وایە هەلیسەوە یەکێتی و پارتی دەنگێ باش دێنن و تۆ خەڵک نابینی خەڵک دێت کۆیلە خەڵک تاقەتی نەماوە خەڵک توانای دەنگدانی چی قوڕی چی نەزانین کارێک ناوەسەر شەو ڕۆژ لەسەر کورسی و لەسەر کورسی ئەم خەڵکەتان هەڕاگردی دوایش بە ئەلکتۆرین نازانم چی و تەزویرات و دەستکردە باوکی محەممەد باوکی محەممەد تۆ وەکەر هاوڵاتیەکی دیکەی هەرێمی کوردستان ئازادی کە چۆن بیر دەکەیەوە ئەمە ڕێی شەخسی بەڕێزدانە بەڵام بەشێکی دیکە لە وڵاتیان پێیان وایە کە بەڵێ بەفیالی بۆ گۆڕانکاری ئێمە نابێت نائومێد بین و نابێت بکەوینە ئەم داوانەوە ئەو تەڵانەی کە بەرامبەرەکان دایانناوە پەیوەندیەکەی نەماوە باوکی محەممەد لەگەڵمان لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزتان کۆتا پەیوەندیە مەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بووی بەڕێزان ئەوانەی کە بیستان بینیتان سەرنج و تێبینی بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان بوو سەبارەت بە خۆئامادەکردنیان بۆ پرۆسەی هەڵبژاردنەکانی ئەم جارە بەشێکیان نائومێدن بەشێکیان زۆر گەشتبینن و پێیان وایە بەفیعلی دەبێت گۆڕانکاریەکی گەورە لە هەرێمی کوردستان لەسەر دەستی خودی هاوڵاتی ئەنجام بدرێت بۆ ئەم گۆڕانکاریەش پێویستە هیچ هاوڵاتیەک خۆی هەڵاوێر نەکات و خۆی نەبوێرێت و بەڵکو بەشێک لەم ئەرکە بخاتە سەرشانی خۆی و بەڕاستی گۆڕانکاری تەنها بە چەند کەسانێکی کەم ناکرێت گۆڕانکاری ئەگەر بێت و هەموو سێکتەرەکان و هەموو بەشەکان بگرێتەوە گۆڕانکاریەکی گشتگیر بێت و کاریگەریەکانی لەسەر هاوڵاتیان دەربکەوێت ئەوە پێویستە هاوڵاتی خۆی ڕاستە و خۆ بەشداریەکی گەرم و گوڕی لە پرۆسەکەدا هەبێت سپاس بۆ بینەریتان تا ئەو کاتە لەگەڵمان بوون تا بەیگەیشتنەوە لە ئاڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ